لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. خۆشەویستان، لە بەرنامەی هەفتووی پێشووماندا لەسەر خەو و کاریگەری لەسەر دڵ و هەروەها بابەتێک لەسەر بێخەوی بەرنامێکمان پێشکەشتان کرد. لە درێژەی ئەو بەرنامە کە ئەم بەرنامە بێت و بەشی دووەمی ئەو بەرنمەیە لەسەر اختلالاتی خەو یا ئەو خەلەلانەی کە لە ناو خەوە دروسە بن بەحسەکەمان درێژە پێدەی. بەڵام پێشەکی بۆ یاداوەری کە لە بەرنامەی حوتوی پێشووماندا باسێکمان کرد کە لەسەر کاریگەری خەو لەسەر دڵ کە جیا لەو عوامڵەی کە کەسریان یا بوونیان تەئسیراتێکی منفی یا مخەڕبی هەیە لەسەر دڵ، خەویش ئەتوانێت ئەو تەئسیراتێ بێ، یانێ بێخەوی بێتە هۆکارێک بۆ جەڵدەی دڵ یا سەکتەی دڵ یا جەڵدەی دەماغ کە سەکتەی مەغزیە. ئەو عامڵانەی کە وتمان حەوت عامڵ بوو کە ڕژیم غەزایی بوو، جوڵە و فعالیەتی لەش بوو، جگەرە کێشان بوو کە دیارە ڕژیم غەزایی کە خواردنگەرێکە بە فەرز سوێری کەم بێت، جوڵەی بەدەن جوڵەی لەش بێ بە حەدی کافی بێت، نیکوتین کە لە جگەرە هەیە کە مصرف نەکرێت، هەروەها میزانی تەبیعی یا نۆرماڵی کێشی لەش چەنێ بێت، هەروەها چۆریەکانی خوێن، قەنی خوێن، فشاری خوێن، ئەمانە تەئسیراتێکیان بوو لەسەر سڵامەتی دڵ کە محققەرێک تاقیقاتی تریان کردو کە وتیان ئەبێ خەویشی پێ ئیزافەکەی، یانێ ئەوەی کە هەرچێ خەو کەمتر بێت ئەتانی هۆکارێ بێت بۆ ئەوەی کە سڵامەتی دڵ خاتە مەترسیە و کەسەکان تووشی سەکتەی مەغزی یا سەکتەی دڵکەن و هەروەها تەئسیراتێکی مستەقیمیشی هەیە لەسەر ئەوەی کە فشاری خوێن بڕواتە سەرەوە. و هەروەها لە باسێکە لەسەر بێخەوی کردمان، ئەومان وت کە ئەو بێخەویە ئەتوانێت خێرا بێت، یانێ ماوەیەکی موقەتی بێت و بڕوات، ئەتوانێت کە کورتخایەن بێت یا پێچەوانەکەی درێژخایەن یا مزمین بێت. ئەوەی کە ئەگەر 3 شەو لە هەفتە بە ماوەی 3 مانگ درێژەی بێت، ئەوەیتر ئەو بێخەویە بەرەو مزمنی یا درێژخایەنیە ڕوات. و هەروەها ئەو مشکڵاتەی کە لە بێخەویە بوو تەنیا ئەوە نەبوو کە فقط بێخەویەکە بێت، مشکڵەکە لەوە بوو کە ئەو کاتێک کە بەسەر ئەڕواتە ئەو کەسە ئەڕواتە خەو، چەندێک کات بەسەرابات کە لە ناوە خەوە ئەمێنێتەوە و هەروەها بە خەبەر هاتن زووتر لەو کاتێکە ئەو کەسە گەرەکی یانی خەوەکە کورت و ناقسە. بەڵام بۆ خەلەلەکانی خەو ئەگەر بین باسی لەوەکەین، زیاتر لە 100 جۆر خەلەلی خەو شناسایی کراوە کە بێخەوی یەکێ لەوانەسە. ئەو خەلەلانیشە کە اختلالاتی خەو بڵێن تەئسیراتێک کە هەیەی لەسەر کەیفیەتی ژیانە و هەروەها ئەو تەئسیراتیە لەسەر خەوەکە خۆیە کە ماوەکەیە، ئەو ماوە ئایا کورتە درێژە، هەروەکە ئەزانین خەو تەئسیراتی تریشی هەیە لەسەر ئەوەی کە کارکرد و عملکردی ڕۆژانەی ئینسانەکان، هەروەها کەیفیەتی ژیان و سڵامەتی. بۆ ئەوە کەواکە ئشارەم کرد زیاتر لە 100 جۆر اختلالی خەو شناسایی کراوە کە شناساییکردن و ناسینی هەر کام لەم خەلەلانە ئەتوانێت یارمەتی دەربێت لە پرۆسەی دەرمانی بێخەوی یا کەمخەوی یا ئەو خەلەلانەی کە لە خەوە تێدە پێشەوە بۆ ئەو کەسێکە تووشیە بێت. دیارە ئەگەر ئەو خەلەلانە یەکە بە یەکەی نەمەجال هەیە باس بگرگێن نە ئەوەی کە بە وسعەتێکی زۆرترەوە وردەکاریەکانی باس بکرگێت، ئێمە زەخت دەخەینە سەر ئەو خاڵانەی کە مهمیە، ئەوانی کە زۆر گشتگیری ترن، زۆرترن لە ناو کۆمەلگا لە ناو کەسەکانە.
چواردانە خەلەلی ئەسڵین. یەکێکی ئەوەیە کە مشکلە هاتنە پێش لەوەی کە ئەو کەسە بڕواتە خەو، یا ئەوەی کە لە خەوە زۆر بمێنێتەوە، یانی زیاتر لە خەوە بمێنێتەوە، و هەروەها ئەو مشکلاتی کە هەیە لەوەی کە بەخەبەربوونە لەوەی کە نەتوانن بخەون، مشکلاتێکە کە لە حفز و تەنزیمی ئەو سەعاتی خەوەیە. بەفەرز ئەو کەسێک دەتوانێت ئەو شەو سەعاتی بەفەرز 11 بڕوە بخەوێت، شەوی دواتر شاید سەعات 12 یەکیش نەتوانێت بخەوێ، یا شەوی دواتر لەوە کەمێک زووتر لەو کاتە هەست بەوەکە کە خەوی تێت و ماندووە. ئەوە یانی ئەو تەنزیماتە ئەشێوێت لە خەودا بۆ خەوتن، یا ئەوەی کە ڕەفتارگەر یا حاڵەتگەرێک یا هەنجارگەرێک کە غەیرعادین، ئەوانیشە جزو ئەو چواردەسەنە کە کولەن ئێتر هەر کامیان نسبەت بە نوعی خۆی ئەبن بەچە ئەم چوار خەلەلە وتم کە زیاتر لە 100 خەلەلی تریان دێ ئەبێتەوە کە هەر کامی شاخەیە، بەڵام خەلەلە ئەسلیەکان هەر ئەم چواردانە بوون کە چوونە خەو یا لە خەومانە، یا ئەوەی کە ماوەیەکی زۆر بەخەبەر بێ و کەس نەتوانێت بخەوێت، تەنزیماتەکە بشێوێ بە یەکە یا ڕەفتارگەرێکی غەیرعادی وەکو ئەوەی کە کەسێت لە ناو خەوە هەستێت و ڕێگە بکات کە ئیشارەی پێەکەی. بەڵام ئەوەی کە شایعترین و زۆرترین اختلالاتی خەون ئەتوانین ناویان بۆین بێخەویە، کە بە تێروتەسەڵی لە بەرنامەی پێشووە لەسەری قسەمان کرد. یەکێکی تر لەو مشکلاتە کە زۆرە باوە پرخەکردن لە ناو خەوە، یا ئەوەی کە ئەوێتە حاڵەتی قەتع نەفەس یا ئاپنەی خەوی پێ ئەڵێن، کە ئەو کەسە لە ناو خەوە تووشی قەتع نەفەسە بێت. هەروەها حاڵەتی تر هەیە کە بە ناو فەلەجی خەو یا ئیفلیجی خەوە ناسرێت، کە ئەو کەسە تووشی وحشەتە بێت لە خەو داچڵکی بەڵبەتە جیاوازیگەرێکی هەیە لە گەورە ساڵ و میان مناڵانە. هەروەها اختلالێکی تر هەیە لە خەودا کە بە سندرومی قاچی بێقەرارە ناسرێت، کە ئەویش لە قاچەکانە زیاتر خۆی نیشانات. ئەو کەسانەی کە تووشی ئەم سندرومن، ئەم علایە من لە قاچە تووشی مشکڵە من ناوخەوە، مشکڵاتەکانیشی بۆتان باسەکەین کە چۆن ئەوێت عاملێک بۆ ئەوەی کە خەوەکەیان بشێگەی خەوەیەکی ناکامڵیان بێت. و هەروەها ئەوەی کە بازە حاڵەتگەر هەیە، وەکو ئەوەی کە لە ڕۆژە کەسێک هەست بە خەوەکات، یا ئەوەی کە هەر دیارە پێک ئەو کەسە خەواڵووە ماندووە، یا اختلالێکی تریشکە باوە ئەویش پاراسومونیاس، کە ئەتوانێت لە چەند دەسە خۆی نیشان بات، کە یەکە بە یەکە بە مختصر تەوزیحێکی هەدەین بۆ ئێوە. ئەوەڵ دوای بێخەوی یەکێ لەو شایعترین عامڵگەرە کە هەیە بۆ اختلالی خەو پرخەکردنە دوای ئەو پرخە یا ئاپنە خەوە یانە تەنەفوس قەت ئەوێت. عامڵ و هۆکارەکەی ئەوەیە ئەگەر لە کاتی خەوتنە ئەو ڕێگەی هەوایە ئیسەکە لە قڕگە بە هەر هۆکارێک ئەو ڕێگە هەوایە بەسرێت، یا چەند سانیەی هەناسە قەت بێت. دیارە کاتێک کە هەناسە قەت بوو بۆ چەند سانیە، سەطحی ئۆکسیژن لە خەوە تێتە خوارەوە، ئەو کەسە هەست بە خەفەیەکات، هەستەکە خەفە بووە لە خەو ڕائەپەڕێت. جیا لەوەیشە معموڵەن ئەو کەسانە پرخێکی زۆریان دێت لە ناو خەوە، و هەروواکە وتم عامڵە سەرەکیەکەی ئەتوانێت ئەوەی پێ بڵێن کە ئەو مشکڵاتێک هەیە لە ڕێگەی جیاز تەنەفوسی یا ئەو دەستگای تەنەفوسیانە. و هۆکارێک تریش جیا لەوەی کە ئەڵێن خەلەلێک هەیە لەو ڕێگەگەر هەوایە و لەو ڕێگەگەر هەوایە کە منزور قڕب و سیەکان و ئەو لولەیەکە هەوا ئەبا بۆ سیەکان، ئەوەیە کە ئەڵێن لە سیستمی
مرکزی مەغزیشە ئەتوانێت اختلالات دروست بێت کە تووشی ئەو کەسە تووشی پرخ بێت یا ئەوەی کە تووشی ئاپنەی خەو یا ئەو قەتە نەفەسە لە ناو خەوە بێت. دیارە بۆ ئەو ئاپنەی خەوە ئەگەر زۆر شەدید بێت بۆ ئەو کەسە دەستگایەک دانن کە ئەو دەستگایەکی ئۆکسیژن دەهەندەیە لە کاتی خەوتنە هەروەکو ئۆکسیژن ئەدا بۆ کەسە لە کاتی خەوەکە و کەسە هەناسەدات ئۆکسیژنێک هەڵەمژێت کە تووشی ئەو حاڵەتی پرخەکردنە نەبێت. هەروەها لە دەستگاگەرێکی دەندان پزیشکی کە بە شێوەی قاڵب دروستەکردن و کاری ئەو قاڵبانە ئەوەیە کە زوان و فەکی خوار و تێرێتە پێشەوە بۆ ئەوەی کە لە کاتی خەوە نەبەسرێت و ئەو ڕێگەی هەوا باز بێت بە ڕاحەتی هەوا بگات بە دەستگای تەنەفوسی بەسیەکانی ئینسان کە تووشی ئەو حاڵەتە نەبێت. یەکێتر لەو عامڵانەی کە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە کەسێک تووشی ئەو ئاپنە نەبێت یا حاڵەتەکانی خەفیفترۆ بێتەوە و حاڵەتی خەفگی پێ دەست نەدا ئەو قەت هەناسەدانی دەست نەدات ئەوەیە بەشان خەوتنە. دیار ئەتوانی یارمەتی بگرێت بۆ ئەوەی کە بەس بۆ وێنە بەشان بخەوێت نەکەوێت بە پشتە لە باڵیش یا لە هەر شتێک یارمەتی دەربێ بۆ ئەوەی لە کاتی خەوە نەکەوێتەوە بە پشتە بەڵکو هەر درێژە بدا بە خەوەکەی بەشان خەوتنە ئەوەی یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی ئەو ئاپنە یا قەت هەناسە نەبێت لە ناو خەوە. و هەروەها دیارە تەوسیەگەر تریش هەیە وەکو ئەوەی کە کێش یا وەزن خۆی بێرێتە خوارە ئەو کەسە دیارەوە تەسیرێکی زۆری هەیە لە هەم لەسەر پرخەکردن یا ئەوەی کە ئەو هەناسە بڕکە هەناسە بڕینە خەتەری کەمتر بێتەوە. دیارە لە حاڵەتگەرێکی شەدیدیشە جەڕاحیگەرێک لەسەر قڕگ یا فەکی خوارو کە ئەم قسمەتی دەرەوەی بڵێن جامە درگێ بازێت لە ئیزافات تێرنە دەرەوە کە بتوانن هەناسەدانی ئەو کەسە بۆ خەو کاتی خەوە ڕاحەتتر بێتەوە. دیارە وتم دیەکێک لە هۆکارەکانیشی ئەوە کە ئەڵێن احتیماڵی هەیە لە سیستمی مرکزی مەغزە بێت کە دیارە ئەوەیشە ئەبێت دکتۆر تەشخیصی بدات، دکتۆرێکە متخصصی مەغز و ئاعسابە ئەو تەشخیصە بدات کە لەو حاڵەتیشە بە ئەکس یا بە ئازمایشاتێکی تر ئەو دەرەوە دەرمانگەرێکیش بۆ ئەم حاڵەتە کە حاڵەتی هەناسە بڕین لە ناو لە کاتی خەوە ئەتوانێت ئەو دەرمانی بۆ بنووسێت. یەکی تر لەو خەلەلانەی کە لە خەوە هەیەوە بە پاراسومنیا ئەناسرێت دیارە ئەو پاراسومنیا یانێ لە دەوروبەری خەو لە ئەوەی کە بازە حاڵەتگەر کە غەیرە تەبیعیە وەکو ڕێگەچوون لە ناو خەوە ئەو حاڵەتگەرە پێ ئەڵێن پاراسومنیا. جیا لەو پاراسومنیا فقط حاڵەتگەر یا ڕەفتارگەرێکی غەیرە تەبیعی نییە بۆ وێنە ئەتوانێت کەسانی کە ترۆری شەوانە یا ئەوەی کە بە ئیسلاح ترۆری خەو یا ترۆر لە کاتی خەوە ئیسلاحەکە معنی وحشەتە، وحشت لە کاتی خەوە، وحشت لە کاتی نووسنە ئەوە بەوە ناوزە دەکرێت کە معنی ئەوەیە کە ئەو کەسانەی کە تووشی وەهمە بن ئەترسن لە ناو خەوە داچڵەکن کە ئەویش خۆی جۆرگەری جۆراوجۆری هەیە یا ئەوەی کە کەسانی کە لە ناو خەوە هەڵەچن ڕێگاکەن ئەڕون کە یا پێچەوانی کەسانێکن کە لە خەوەن هەر لاو حاڵەت خەوە هەڵەچن دەستەکەن بە خواردن بۆ وێنە ئەڕن دەرگای یەخەچاڵەکەنەوە خواردنیە خوۆن ئەگەریش ڕۆژی دواتر یا هەر ئەو کاتە پیان بڵێ هیچیان لەبیر نەماوە دیارە بۆ ئەوانەی کە
تووشی ئەم دوو حاڵەتی ئاخرنە یعنی ناوخەوە هەڵەچن یا ڕێگاچن ئەبێت ئیقداماتێکی احتیاتی بۆ حفاظت لەوان بەعمل بێت بۆ ئەو بۆ وێنە ئەبێت ئەگەر دەرگای سەربان یا کۆماجە هەیە ئەبێ و دەرگانە داخرگێتەوە کەسانە ناوخەوە ئەڕونە سەربان احتماڵی هەیە لە سەربان و کەونە خوارە و یا ئەوەی کە کولەن دەرگاگەرێک کە بەرەو دەرەوەی ماڵە بە سیستمگەری هوشیاری هشدار دەهەندە بە سیستمگەرێک کە زەنگ بێت بۆ وێنە وەسڵە کردگێکە ئەگەر ئەو کەسە لەو کاتانەی هەڵسا کە بڕواتە دەرەوە ئەو علامەتگەر هشدارە بدات کە ئەوانەی کە هان بە دۆریەوە هەڵسن و یارمەتی بن کە تووشی حادثە یا سانحەیک نەبێت دیارە ئەو ڕفتارگەر ناهەنجارە یا ڕفتارگەرێکی غەیرە تەبیعی ناوخەوە فقط شامل ئەوە نابێت کە حاڵەتی چوونە ڕێگە چوون ناوخەوە بێت یا حاڵەتگەرێک وەک ئەوەی کە هەستێ بڕوا بۆ خواردن بەڵکە ئەتوانێت ئەو کەسە توش ئەقداماتێکی تریش بکات یانە کارگەری تر کات کە ئەوانش هەر جز و خەلەلگەری خەو حسابەکردگەن نەتانە کەسە توش تجاوز بێت یا ئەوەی کارانێکی تر بکات ئەوانیشە کە هەر بازم جز ئەو پاراسوملیە یا لە حەوڵ و حەواشی خەوە دەسەبەنیە کردێت. یەکێتر لە خەلە لە شایعەکان کە هەیە ئەوەی کە بە ئیفلیجی خەوە ناسرێت ئیفلیجی خەو ئیسلاحێکە کە دایان ناو ئەوە نییە کە ئەو کەسە فەلج بێت لە ناوخەوە بەڵام زۆرتر لە دەمۆبەیانە یا لە ناوڕاستەکانی خەوە ڕوو ئەدات ئەو کەسیشە کە ئەو حاڵەتانە ئەبینێت بە فەرز وا هەستەکات کە بۆ وێنە قاچێکی نەماوە توش سانحەیەکە بێت لە خەوت ڕاچڵەکێت لە بیریشی ماوە کە چه اتفاقێکی بۆ کەوتووە بەڵام ئەمە بە پێچەوانە حاڵەتێکە لە ناو مناڵانە هەیە ئەو کەس ئەمە لە ناو گۆرە ساڵانە بەتایبەت جوانان نەوجوانان و بەرۆژوورتر ڕوو ئەدادە و کەسێک کە هەڵەسێت ئەزانێت چه حاڵەتی پێش هاتکە و ئەتوانێت بە ڕاحەتی دیسانەوە درێژە بدات بە خەوتنەکەی بەڵام وحشەتێکی تریش هەیە کە وحشەتی شەوانەی پێڵێن یا ترۆری شەوانە کە ئەو ئیسلاحی ئینگلیسیەکەی ئەگەر ناوی بووین ئەوە زۆرتر لە مناڵانە ئەو مناڵانەی کە تووشی ئەو حاڵەتا بن پێچەوانێ ئەوەی کە بە ئیفلیجی خەو ئەناسرێت ئەوە یەکی ئەوەی کرد لە خەو ڕناچڵەکەن دوی ئەوەی کە هیچیان لەبیر نامێنێت سێش عەلایمی ئەوەیە کە هاوارەکەن ئەجێخنێن ئەگیرن ناوخەوە زریکەیان دێت ئەو کەسانێک کە هان بەلایەنە و کارێکی شکە باشی شەو کارایکەن ئەو کارێکە ئەو مناڵە لە خەو هەڵناسێنن هەر دایەنن تا درێژە بدا بە خەوەکەی و ئەو مناڵش بەیانی هەڵەسە هیچی لەبیر نەماوە زۆرتر لە تەمەنی 7 تا 12 شێتر تەواوە بێت دوای ئەوەی تر نامێنێتەوە بەڵام ئەوەی حاڵەتەکەی ترکە بە ئیفلیجی خەو یا بە ترۆری خەو کە ئینگلیسیەکەی ئەو ئیسلاحیە لێ ئەدەن ئەوە حاڵەتێکە احتمالاً ئەتوانێت هەر درێژەی بێت و 25 تا 40% ئەو کەسانێش کە کەسان ئەویانە تەجروبە کردگە ئەوانە ئەزمون کردگە لە ژیانیانە ئەوەیان بینیوە دیارە ئەویش ئەتوانێت ئەوەی کە ئەو کەسە بتوانێت ناو ڕۆژە خۆی ماندوو بکات ئەگەر بە ماندوویەتێکی زۆر و بڕواتە خەو ئەو حاڵەتانیشە کەمترە بێتەوە دیارە ئەگەر شدەتی بێت دیسانەوە ئەوە ئەبێت بڕوا بۆ لای دکتۆر و دکتۆر ئەتوانێت دەوای بۆ بنووسێت یا بازێت لە ڕفتار دەرمانی یا کارگەرێکە بۆ سڵامەتی ئەو یەک نەفرە پێویستە ئەنجامی بدا بووی یەکێتر لەو خەلەلانە کە ئەتوانین بڵێن خەلەلێکی زۆر شایعە خەلەلێکە کە بە ناو سندرومی قاچەکانی کە بێقەرارن ئەو قاچانەی کە بێقەرارە بن قاچێکە ناو خەوە بێقەرارە بێ بەوە ئەناسرێت ئەم سندرومیشە ئەوەیە کە ئەوڵان لە
سەرەتاکانی خەوە دەست پێکات، یعنی ئەوە لێ نییە لە ناوەڕاستە یا لە ئاخرەکانی خەوکە مەبەست دەمە بەیانە، ئەو کاتانە نییە، زۆرتر لەو سەعاتگەر ئەوەڵیەی خەوە حتاتانێت لە سانیەگەر ئەوەڵی شەبێت مشکڵێکە حرەکەتی عەسەبیە، ئەتوانێت ئازار بێت، مروژانە بێت، کزە بێت کە لە قاچەکانە هەست کردێت. بەڵام زۆرترین حاڵەتێک کە هەیە ئەوەیە کە ئەو کەسە هەست دەکات قاچی خلیسکێت یا هەست دەکات تازە چای چۆتە خەو وازانێت لە بەرزایک و کەوتە خوارە و ئەوەسە زووش لە خەو ڕاچڵەکێت، هەست دەکات ئازارێک هەیە لە ناو قاچیە، بۆ ئەوەیشە ئەمە حاڵەتێکی زۆر شایعە. ئەتوانێت بە هۆکارەکانی ئەوانەی کە ئەو عامڵی زۆر هۆکار باسی کراوە، یەکی لەو هۆکارانی کە باسی کراوە ئەوەسەکە ئەو کەسانە ئەتوانێت فعالیەتی ڕۆژانیان کەمە، یانی ڕێگە چوون بە قاچ ئەوانە ڕێگە کەمەکەن، یانە زۆر کەم استفادەکەن لە قاچیان. هەروەها ئەتوانێت بازێ لە دەرمانگەر دەواگەر ئەو حاڵەتە پێش بێرێت، بە تایبەت دەوای کە باوە بۆ حساسیت ئەیخۆن لە وەخت هەڵامەت یا سەرماخوردگیە، ئەو داروی دژە حساسیەتە ئەتوانێت هۆکار بێت. هەروەها ئەو مەوادەی کە مشتقاتێکی ئەفیونیان هەیە وەکو مورفینی هاتیە، کودئینی هاتیە، ئەو دەوا دەرمانانە ئەتوانێت هۆکارێ بێت بۆ ئەوەی کە ئەم سندرمە ئەم قاچفڕین ناوخەوە ڕوو بدات. هەروەها دەرمانێتر کە بۆ ڕشانەوە بەکار ئەبرێت، ئەڵێن کەسانێکیش کە تووشی ڕشانەوەەوە دەرمانەیانە پێیان کە نڕشێنەوە، ئەسڵیترین دەرمانیش بۆ ڕشانەوە یا بڵین دەرمانی پایە و سەرەکی ئەوەیشە ئەتوانی هۆکارێ بێت بۆ ئەو سندرومی قاچفڕینە. دیارە نەخۆشینگەرێکیش وەک پارکینسۆن یا نەخۆشینگەری تر کە دەرمانگەری تایبەتیان هەیە ئەویش ئەتوانێت ئەو دەرمانانە هۆکار بێت بۆ ئەو قاچفڕینە. بەڵام ئەو تەوسیەگەرەی کە کراوە وتم ڕێگە چوونە بە قاچ ڕێگەکردنە، دوای ئەوە کێشاندن یعنی نوعی وەرزشکردن بە قاچ یان ئەو ماسولگەگەریە کێش بێریت، ئەوە ئەتوانی یارمەتی دەربێ ئەو حاڵەتە پێشنەی. و هەروەها بۆ حاڵەتگەرێک کە ئارامش دەهەندن وەکو ئەوەی کە قاچ بۆ هەموو شەوێ پێش نووسن ماوەی 10 دقیقە کەوتەر دەبا و نسبەتە هەیە لە ناو ئاوی گەرمە بێت، ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت و ئەو کەسە دوورۆخات و لەو سندروم قاچگەری کە ئەفرێت ئەو قاچە ئەفرێت وتم لە سەرەتای خەوە پێش دێت زۆر باویشە، ئەو کەسە هەر تازە چاوی چووەتە خەو هەست دەکات قاچی خزا لە بەرزایک و خزا خوارە و زوو لە خەودا چڵەکێت. لەو هۆکارانیشە کە ئەڵێن ئەتوانێت هۆکار بێت بۆ ئەم سندروم قاچفڕین لە خەوە، ئەتوانێت کەمبودی ئاسن بێت، ئەو کەسانەی کە ئاسنیان لە ناومەوە غەزایەکەمە ئاسنیشکە لە ناو حبوبادە هەیە، لە ناو سەڵدیجادە هەیە، ئاسن بەدەنیان کەمە و جیا لەوانیشە جگەرەیش یا نیکوتین خۆی هۆکارێکە بۆ ئەو سندرومی قاچفڕینە. دیارە خەلەلگەرێکی تریش هەیەن کە شاید زۆر شایع نەبن، بەڵام هەن دەسەیتر لەو خەلەلانە بە خەلەلگەرێکە نارکۆلۆپسیان پێ ئەڵێن، ئەمانە مشکڵەکان ئەوەیە ئەو کەسانە دیارە پیانەکە لە ناو ڕۆژە ماندوون خەواڵون، ئەگەر کەسی بیان بینێ هەست دەکات کە ئەمە ئەسڵن شەو نەخەوتەوە لە حاڵەتێکە خەویشی باشە خەوتووە، بەڵام ئەو هەستە بە ماندوویەتیە لە ڕواڵەتیانە دیارە. بۆ ئەمەیشە دەرمانی کە هەیە ئەڵێن دەرمان ئەوەیە کە محەڕەکەرێکیان پێ بدەن بۆ ئەوەی کە لە ناو ڕۆژە
فعالەوە بنە و فعالیەتیان زۆر بێت و هەروەها ئەو خەوی شەویانە خەوێکی ئەمیقتر بێت کە هەست بەو ماندوویەتیە نەکەن. دیارە خەلەلگەرێکی تریش هەیە وەکو ئەوەی کە ئەڵێن ماندوویەتی درێژخایەن ماندوێتی درێژخایەن هەروەکو ئەو نارکۆلپسیەسە بەس نارکۆلپسی ئەو کەسە خەواڵووە، بەڵام لەو ماندوویەتی درێژخایەنە یا خستگی موزمنە ئەو کەسە هەستەکەی کە زۆر ماندووە ئەتوانێت هۆکارەکەی ژنەتیک بێت، ئەتوانێت عفونەت بێت، یا ئەو کەسە پێشتر لە معرەز سەمێکە قەراری گردوێت کە بەستگی بە هەر کام لەم حاڵەتانە ئەگەر عفونەت بێت دەرمان عفونەت یا قارچی پێدەن، ئەگەر مەسموم بێت ئەو دەرەجەی سەمیە چنی لەو سەمە لە خوێنی ماوە ئەوانە بەڕستیەکەن دیارە لە دەواگەرێکە زدە ئەفسوردگیە یا ئارامبەخشگەرێکی زۆر زەعیف یا ڕۆژگەرێک تر کە ئەوە کاری یا ئەو ئەقداماتە دوکترێک ئەبێ بینوسێ بۆ کەسە لەوانە وەرئەگیرگێت. دیارە خەلەلگەرێکی تریش هەن کە فیبروملاژیایان پێڵێن یانێ ماسوولکەکان مایچەکان تێنە ئێش ئازاریان هەیە لە ناوخەوە بۆ ئەوەیشە زیاتر کەڵک لە دەرمان وەرناگیرگێ ئەڵێن باش نییە لە دەرمان لە فەرز لە خابا وەرگێڕێتە چە زەعیف بێت چە قەوی بێ. باشترین حاڵەت ئەوەیە کە وتویانە ئەو کەسانە بتوانن وەرزشکەن، ئەو وەرزشاتوانێت وەرزشێکی خەفیف تا متوسط بێت، ئەتوانێت ئەو ئازار و هەست بە ئازارە لە ناو خەوە کەم و کاتۆ دیارە ئەو کەسانە هەنە ناو خەوە ئەتوانێت خەوەکە لە وەسەدیە لە ئاخرگەریە بێت، بەڵام داچڵەکەن ڕاچڵەکە لە خەوە ئەبینن کە ئازار هەیە لە شوێنە لە قسمەتی لە شوێنە قاچە دەسە یاتوانێت هەر شوێنێکی تر بێت کە ئەمەش ئەوەن کە وتم بە ئەوەی کە ئەو کەسە هەم وەرزشێکی خەفیف تا متوسط کە منزور ئەوەسە کە ماندوویەتی ڕۆژانەی زۆرتر بێتەوە بۆ ئەوەی کە خەوێکی سنگینتری بێت کە بتوانێت دوای ئەوەی کە لە خەو هەڵسات، چونکە خەو کەیفیەتی وا دیاریەکات کە خەوێت جۆر کەیفیەتێکی هەیە. ئەو کەسە کە 7 ساعت 8 ساعت 9 ساعت خەو دوای ئەوەی کە هەست بە ئینەرژی بکات، هەست بەوە کات کە وزەی هەیە، توانایەکی کاری زۆرتری هەیە، نە ئەوەی کە هەر لەو کاتە هەڵسا بەڵام هەست بەوەی کات کە هێشتا ماندووە یا ئەوەی کە ببینرێت کە دوای هەستان لە خەوەکەی ئەو کەسە هێشتا پێویستی بە خەو هەیە. دیارە لێرە هاتینە کۆتایی بەرنامەکە وەلێ بۆ یاداوەریک بۆ ئەهمیەتی خەو کە چە میزان لە خەو بۆ سڵامەتی یەک نەفەر لازمە. من داواکەم لە هاوڕێ هاوکارم وێنەی ژمارە 1مان پێ نیشان بدات، هەروەکە لەم وێنە ئەیبینێن ئەوانەی کە لەدایکە بن تا تەمەنی 1 ساڵی 12 بۆ 16 ساعت خەویان پێویستە، مناڵانی 1 تا 2 ساڵ 11 بۆ 14 ساعت. جارێکی تاکی دەکەمەوە مناڵی 1 بۆ 2 ساڵ 11 بۆ 14 ساعت خەوی پێویستە، 3 بۆ 5 ساڵ 10 تا 13 ساعت، یعنی مناڵێکە 5 ساڵیە 4 ساڵیە ئەبێت تا 13 ساعت 12 ساعت خەوی بێت، 6 بۆ 12 ساڵ 9 بۆ 12 ساعتە، و هەروەها 13 بۆ 18 ساڵ 8 بۆ 10 ساعت، لە 19 بەرەو ژووریش کە 7 بۆ 9 ساعتە. بەڵام تاکید ئەوەیە کە لەسەر خەوی مناڵان، ئەو خەوی مناڵان کە 1 بۆ 2 14 ساعت ئەو یا 5 ساڵێکە 12 ساعتی گەرەکە حتمما لەسەر ئەوانە تاکید کردێت کە چونکە ئەو خەوە هەم لەسەر ئەوەی کە ئەو ئینرژیە زەخیرەیەکەن بۆ ڕۆژی دواتر، هەم لەسەر شادابی ئەو منداڵە هەم لەسەر سڵامەتی ئەو منداڵە ئەتوانێت تەسیری خۆی بێ.
لێرەوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت تا پێگەشتنەوەمان لە بەرنمەیەکی تر لەلایەن خۆم و باقی هاوکارانم ماڵەوایتان لێکم و ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتیتان بۆ بە ئاواتە خوازم.